السلام عليكم ورحمة الله وبركاته. چەند خۆشحاڵم کە ئەم شەویش لەگەڵ ژوانی هاوکارم هەروە هەموو ستافی بەرنامەی پاشیف ئەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە، بە ئێوەی بەڕێزێک کە ئێستا ئامادەکاری ئەکەن بۆ پاشیوی ئەم شەویشمان کە شەوی 28می مانگی مبارەکی ڕەمەزانە. ئینشاءڵڵا خوای گەورە ئەم 28 ڕۆژەی کە بە ڕۆژوو بووینە تاعات و عیبادەتمان کردووە لە لای خۆی بە چاکە بە خێر بە عیبادەت هەر هەمووی ئەوەی کە نیەتی ئێمە بووە هەر بە هەنیەتەکەی ئێمە و بە باشەی خۆی و بە ڕەحمەتی خۆی لێمانی قبول بکات و ئینشاءڵڵا کەسانێکیش بین کە وەک لە فەرمودەکانە دەوترێت یاخود خوای گەورە دەفەرمێت ئوتەقا من النار، ڕزگارمان ببێت لە ئاگری جەهەنەم ئینشاءڵڵا نەیبینین نە ئێمە و نە ئێوەی کا بینەرن و ئەویش کاکژبان باشە و باشی خۆتان لێکات و شەوی تۆش باش وی شەواتە باشتر و خۆشتر باش بیت و هەر تەماشاوانەکەلوکە بەر ئێکرانێ یانجی پڕێکا موبایلێ یانجی هەر جوورێکی هەبێت تەماشاوان و بینەر و جێبیستی بەرنامەی پاشیوی. سلام علیکم ورحمة الله وبركاته و بسم الله الرحمن الرحیم. ئەف شەوەژی پاشیوەکەنی پاشیوە 28 دێ دەست بێتین وەختێ ئەم ژمارات بێژین تایبەتیژی ژمارێت پاشیوێ مەبەستەمە ئەوە و ئەم بدینە دیوارکردن کە چەند گیم وەخت مەیمای vê heyva pîrûz vî mehvanê qedir giran û xwedê kiriye mehvanê me nav jiyana ku em têda derbas bîn çend demekê may ku dê xatira xweş nexwazin. Yani heke ez bijim 28 sibahê renge em paşîva du mahekê pêşkêşkîn yani ya 29 cam nizanê ka dê 29 rojiya girîn yan jî sîha her awayekî bid xwedî inşallah qebîl ket rojî nivêj taat îbadet dua taybetî jî dua hindî şwetên her cihekî nêve her karekê destê we û hîm xû pêvet mijîl û her wextekî hîn têde derbas bin hemî gava bila dual ser ezmanê bin zikrê xwedî bila ser ezmanê bin çi cara ji bîr nekin dergehê rehmê dergehê dilovaniyê dergehê tewbê ne bitinê heyva remezana pîrozda hemî wextê salê hemî wextê jiyana mirovî vekirîne rehma xwedê geleka berfir he ti jî erd û esmana ye çi cara bêhîvî nebin bê umêd nebin hêşta meya may taybetî jî bi wan evê heyva remezanê da gelek îbadet nekirî محاولة بكن وان يك دروجة زيرة ترخو نزيكي خدر كن بلكي هي برحمة خو قال همي مسلمان إن شاء الله إن شاء الله. بەڵێ سەرەتای بەرنامەی ئەم شەویش بە پەیامنێرێکمان دەست پێ دەکەین کە لە هەولێری پایتەختەوە وەک دەزانن هەولێر تایبەتمەندی خۆی هەوەیە لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی مانگی ڕەمەزانیشەوە هەموو شارەکانی کوردستان سپاس بۆ خوای گەورە بەو پێیکە خەڵکێکی زۆری کوردستان موسڵمانن ئەوە شار و شارۆچکەکان ڕەنگێکی دیکە بەخۆیەوە ئەبینێت و ئەم شەویش زەردەشت لەگەڵمانە تاوان زەردەشت لە سەرەتای مانگی ڕەمەزان لەگەڵمان بوو هەر جارەی لە شوێنێکی هەولێر شتێکی پێشکەشەکردین بابزانانی ئەم شەو زەردەشت هەمێ لە هەولێرەوە لەکوێی هەولێرەوە لەگەڵمانە و زانیاریەکان چین سەبارەت بە ئەم شەو زەردەست شەوت باش چاکی تێ من و زەردەشتێ برۆژی وەکی ئێکە بەس کراست مەجدا تەنسیقتان کردو پێکەوە جوان سلاوش بووە هەلبەت ji destpêka meha Remezanê em pêk va her şev daxil dibin lê niha ez li firokxaneyê navdewletî ya Hewlêra paytextê li ser rastpardeya Serokê Hikûmeta Herêma Kurdistanê 68 welatiyên Kurd yên Herêma Kurdistanê ku ji Hindistanê wekû diyar dibe taze karwana firokeyê gêşte firokxaneyê navdewletî ya Hewlêra paytext ji Hindistanê hatibûn Bexdayê piştra jî gêştine Hewlêra paytext wekû li vê derê diyar dibe ku taze gêştine Hewlêra paytext divê derbarê da dixwazim welatiyekî werbigirim evên ku li Hindistan asema bûn ev demeke her kes dizane li Hindistan qiyameta korona çawa deng vedaye bi sedan xelk rojane canê xweş dest din ez bizanim ew hewlatiyê Kurd bi çi mawestê çi bû vê derê keremke berêz eger pêş kamerê ev çend e tu li Hindistan dibînî taybet bûn ev rola Hikûmeta Herêma Kurdistanê çawa debînin çûn de nerxînin kerem زۆر سپاس من تقریبا 25 ڕۆژ لێنەرە ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش بە لەگەریمە ئاسانکاری زۆر باش لەگەیمە کردیا ئەم چەند ڕۆژێک پێستا دەگەرم گۆ لقاەکم هەبوو 4 ڕۆژ پێستا داوامە لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد شەو درەنگیش بوو بە پەلا هاتنە سەخە لەگەرەمە ئاسانکاری زۆر باشە لەگەیمە کرد یعنی ئەو خەڵکە لێم دەرێ بۆ کوردان لێم دەرێمە ناوماوە نووسی لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و
داوام لێکردن زۆر زوو جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی زۆر زوو هاتە سەقەت و لە ڕێگەی مستەشارەکان لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە علاقاتی لەگەرمە کردو ئاسانکاری زۆر باشتر لەمە کردو ئەو ڕەحەت نییە کەنە تبخوا نەخۆشییان وەکو مرافق لەگەل نەخۆشی چوبی لەبەر چ لە هەندستان بووی ئەم کوڕەکەم کوڕەشی 6 ساڵیم هەیە نەخۆش بوو بەڵێ نەخۆشی دری هەبوو پێویستی بۆی دەبوو هەفتە گریم دەرێبین بەزەویستان زیاتر لە 3 هەفتە لێم دەرێبوو یعنی ئیشمان هەفتە بوو 2 هەفتەیە مەعاتێ بوو لێم دەرێ ڕەوش لە هەندستان چاوەیە خراپە ji ber کۆرۆنا دو سێ ڕۆژە بەڕێک باشترە بەس جاران زۆر خراپ بوو لۆی ئەوانە هانەما لە حکوومەتی هەرێمی کوردستان برد و ئەوانە ئاسانکاری زۆر باشە لەماکە بەڕاستی دووبارە پێویستە ئەوش برێم سوپاس دەستگای خێرخوازی بارزانیش دەکەن کە تارێش خاصی لەو خەرکێ لە بەغدایە بوو ئامادە کرد بوو بەبێ بەرامبەر ئەمە هینای تۆ یەکوانە زۆر سوپاس دەستگای بارزانیش دەکەین چاوێمە سۆڤان شڤان دەستێن دەستپێشخەریە دمەها ڕەمەزانێدا پر دەبن لەڤەر وڵاتی دیار دەبن کو ئەو وڵاتیان کو نهاتنە هەرێما کوردستانê گەیشتنە فروکخانە ناودەوڵەتیە هەولێرە پایتەخت ji bilî welatiyên herêma Kurdistanê tiştê min tîbînî kirî Kurdên parçeyên din yên Kurdistanê jî tê dane Kurdên Rojava bûn Kurdên Bakur bûn ku ew jî bi mebesta nexweşiyê çûbûn Hindistanê û vegeriyan dixwazim mîvanekî tir werbigirim Kak Hilgurt Salayî weku rawişkarê fermangeha peywendiyên derveya hikûmeta Herêma Kurdistanê Kak Hilgurt bi Kurtî heger bû me bijî çawa ev plan rêk xist وەبزەم تۆزێک پێشستەش باسمان کرد وەکووتم ئەمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دەرەوەی عراقی فیدرال لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەماهەنگیمان کرد لەگەڵ وەزارەتی دەرەوە و لەگەڵ وەزارەتی تەندروستی عراقی فیدراڵیش لەبەرەوەی ئەمە بڕیار وابوو ئەم هاوڵاتیانەی خۆمان لە بەغدا کەرەنتین بکرێ بەڵام ئێمە بەڕاستی تۆزێک نیگەران بووین لەبەرەوەی ئەزانین ڕەوشی هەم زروفی ئەمان وەکو ئەو خەڵکی کە لە هەند بووە زیاتر بە مەبەستی نەخۆشی لەوێ بوونە مراعاتی ئەوەمان کرد هەم لە مرتاح نەبووین لەو ڕەوشەی کە لە بەغدا هەیە بۆ مەسەلەی کەرەنتین دیار بوو خۆیان ئەو ئەزمەیان هەبوو کە خەڵکەکەی خۆیان چۆن لەوێ کەرەنتین بکەن بۆیە ئێمە هەوڵێکی زۆرماندا و بە سوپاسەوە دەستگای خێرخوازی بارزانی کە ئەو ئەرکەی گرتە ئەستۆ لە بەغداوە تا هەولێر بە فڕۆکەیەکی تایبەت دەوانیان هێناوە ئێرە سەرچاو ئیدی vî rengî welatiyên Kurd yên Herêma Kurdistanê min amaje pêkiriyên parçeyên din yên Kurdistanê ji nav dane li ser rastpardeya serokê hikûmeta Herêma Kurdistanê Mesrûr Barzanî ji Hindistanê gêştine Hewlêra paytext 68 welatîne sovan jivan زۆر سپاس دەکەین زەردەشت هەمێ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت gelek spas û inşallah taybetî jî evên bû nexweşiya serdana çew hilatê Hindistanê ku evên mayne asê ji ber koronayê yan jî her welatekî dî jî taybetî jî em asê mabin ji bo ku sanehîn nebin vegerna ve inşallah bizîtirîn dem vegerim taybetî jî evê tuşî nexweşiya bin inşallah Xwedê selametî bû bidin elhamdülillah ku ew jî bi selametî zivrim taybetî jî wekî hevkarê me zerdeştî behs lê kirî ser fermana serokê hikûmeta Herêma Kurdistanê 68 welatî zêdetir jî ku ev Hindistanê asê bûne ji ber wezê raşan û keya taybetî jî koronayê ku li Hindistanê gelek خراب الحمدلله بسلامتی زفرینه و خودی شفای بوان همین نخوشا جی فرای که تایبتی جیم بو نخوشا روشا کاب زحمت ریک کاب زحمت گرن جبوی کو خودی شفای بو فرای ان شاء الله وەک ژبانەتی ان شاء الله بەسەلامەتی بگەڕێنەوە بەڵێ دێنە سەر چۆن ئەڵە وردە وردە ناو بابەتەکانی بەرنامەکەمان و ئەو بابەتەی کە شەوانە دەزانن لەلایەن مامۆستایەکی ئاینیەوە ئێمە تاوتوی بابەتێکی ئاینی بابەتێکی دینی دەکەین و ئەم شەویش دەمانێت بزانین ژیانی ڕۆحی لە ناو ئیسلامدا چۆنە و لەسەر چ بنەمایەکە بەچی دەوترێت ژیانی ڕۆحی لە ناو ئیسلامدا هەر سەبارەت بەم بابەتە ئێمە میوانمان لەگەڵان خودی حس کرد وی بابەتی گەل لە جۆرە ئەم گەل خوب خۆش داد کەڤینە هەزر و بیرە پرسیار بوومە چێت بم باشە ڕۆح جەسەدێ مرۆڤی تایبەتیژی پشتی وێ ژیانێ الروح چه مانعك ده هبت يانجي وقت أمر أفرج قيامته وعلم برزخه يعني الروح شوهت يا بحس كده نوعين إسلام وبيروز ده طيب تيجي أم شو سر دليل قال روح خوب كين جانه ده خد حس كده دكتور لقمان جامعي أفشفه مهوانه ما دكتور جل بخيراتي أفشفت بيروز ورمضان قشتيل وبيروز بتخد الرجيم نبيجه تعالى قبيل كلمة يا رب لا هم ولا كتان إن شاء الله مش سباسي زناب عندكن بودر فتاة موفق السلامة سلامة دكتور جامعة أم بابتك جرينك و قرآن پیروز هم دست بکن یعنی درگیری وکین قرآن و آیات قرآن پیروز وکی نه حتی خود تعالی هوس اوا آراسته پیغمبری بخوشی کری و یسألونک عن الروح قل الروح من امر ربی روح
چاوە ئاەتێت قڕانە پیرروز داهاتە بەحەزکردین یانژی شرۆڤەیە ڕحێ ناو ژیانە مسلمانە دا تایبەتیژی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. بسرتاوە دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەو بابەتە لەو کات و ساتە مبارەکانە کاتی پاشی و کە ڕەب العالەمین لە حەدیث وارد بووە خۆی دادەبەزی بۆ ئاسمانەکانی دنیا تەبەن دابەزینە کە لایق بی بەخۆی لەو کات و ساتانە خۆی پرسیار دەکات دەڵێت کام بەندە لە بەندەکانی من ئێستا داوای لێ خۆشببوون دەکا هەر داواکاریشی هەیە بۆ ئەوی داواکاریەکەی زێبەزێ بکەم کەواتە کاتێکی زۆر مبارەکە زۆر پیرۆزە فعلەن ئەو کاتێ ئەوەیە بە تایبەتیمە لە شەوانی لەیلەتول قەدرین. مەسەلەی ڕۆح خۆی ئینسان لە ئەسڵەوە کە خۆی پەروەردیگار با بە گەورە ئادەمی عەلەیهی سەلام دروست کرد بە دەستی قودرەتی خۆی لە دوو بەش دروستی کرد. لە سەرەتاوە بەشەشی مادیە کە بەشەکە لە قوڕ و خۆل دروست کراوە ئینجا دوای ئەوە کە وەکو هەیکەل و شکل و شێواز دروستی کرد وەکو هەیکەلەکە لە پاشان فو دەکاتە ناو ئەو لاشە مادیە ڕۆحی تێتە بەر ئەو ڕۆحەیە تەبان وەکو زانایان پێناسە کردیە ئینسان حقیقەتی ڕۆحەکە وەکو خۆت جەنابت فەرمووە ئەسئەلونەکە عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيت من العلم إلا قليلا تاوەکو ئێستا کەس نازانی خودی ڕۆح چییە ینی ئێستا تاوەکو ئێستا دکتۆرەکان و پزیشکەکان بەشە مادیەکە چارەسەر کرایە یعنی ئەوە چاوە ئەوە ژێ و عملیات دەکرێت و چارەسەر دەکرێت بەڵام ئەو بەشە ڕۆحیە ئەو جسمە جوان و لەطیفەیە کە ئەو بەشەی مادی و لاشەکە ئەگەر ڕۆحەکەی لە ناودانەبی هیچ معنایشی نییە بەڵکو جێگای بەختەوەری و سەعادەت و خۆشی و ناخۆشی ئینسانیش هەلا بەشە ڕۆحیەکەیە تەمەن هەرچەندە هەردوولا تەواوکەری یەکدین ینی پێکەوە بەسرایتنەوە ئینسانیش بەڕاستی بە هەرد و بەش پێکەوە جوان دەبی لەبەرەوە ڕەب العالەمین دەفەرمێ فەئیذا سەوەیته وەنەفەخت فیه من ڕۆحی فەقعوا له ساجدین یعنی کاتێک من ئەو شکل و شێوازەی بابە گەورەی بەشەریەتم دروست کرد کە ئادەمە عەلەیهی سەلام دوایە فوم کردە ناو لاشەی کارچەندە خلاف لە نێوان زانایان هەیە ئەو ڕۆحە هەندێک لە زانایان دەڵێن یعنی ئەمری یعنی ئەو ئەمر و نەهیانەی کە زیاتر مندامەوەتەوە بە بەشەریەت هەندێکی شەر بە زایریەکە دەڵێن ڕۆحەکە فعلەن تێتە ناو لاشەی ئینسان کە ئینسان پێی دەجولێ حرەکە دەکات کە ئەو بەشە دیار نییە شتێکی نادیارە بەڵام بەشێکی زۆر گرینگە لە ژیانی ئینسان بەرامبەر بە بەشە مادەیەکەیە بەڵکو ئەو بەشە مادیە ئەگەر هەرچەندە ئینسان لە ڕووی ینی دنیاییەوە هەموو شتەکانی ڕێک و پێک و جوانبی ئەگەر ئەو بەشە ڕۆحیە خواردەمەنیەکەی خۆی پێنەدرێت یعنی ئەوش کە خواردەمەنی خۆیە ئەوتریشە خواردەمەنی خۆیە زانیان قسەشی جوانیانەیە دەڵێن ڕۆحەکە لە ئاسمانە خۆلەکەش لە خاکە جا ڕۆح و لاشە کە لێک دەدا پێکەوە ئەوە بەستانەوەی ئاسمان بە دنیاە پێکەوە جاخوای گەورەش دەبەرەوە لە قورئانە کاتە کە باسی دروستکردنی ئادەم دەکا عەلەیهی سەلام وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة وشەی خەلیفە لە زبانی عەرەبی زانایان دەڵێن دوو واتای هەیە تەزکیەة النەفس وعیمارەة الأرض تەزکیەة النەفس بۆ ڕۆحەکەیە عیمارەة الأرضیش بۆ مادەکەیە جا عیمارەة الأرض بە چ دروست دەبی ئاوەدانکردنەوەی ئەو کەونە ئەو بوونەوەرە بە عیلم و زانست و زانیاری کە ئێستا ئێمەوە طب و هەندەسە و جوگرافیە و هەموو ئەو عیلمە مادیانەی کە زیاتر هەیە ئەوە بەشەکە لە چێ لە واتای خەلیفە بەشی دووەمین کە پێی دەگوترێ ڕۆح ئەوە بۆ چدانرایە بۆ تەسکیەی نەفس بۆ ئەوە دل و دەروونمان پاک بکەینەوە چونکە مامەستانی بەڕێزەوە کاکشوانە خوشکە بەڕێزش نازەم ناوی جەناب سۆڤان خوشکە سۆڤان و لەگەڵ کاکشوان ئەگەر بین تەمەشا بکەین ئەو دوو بەشە هەردوولا تەواوکەری یەکدین ئەگەر ئێمە بلین مەسەل بەتەنیا بەشی مادیەکە احتیمام و بایەخ پێ بدەین ڕۆحەکە لەگەڵدا نەبی بەڕاستی ژیان دەبتە ژیانێکی مادی بەحت دوور با بڵین لە مەحەبەت خۆشەویستی یاخۆت با بڵین یارمەتیدان تەعاون على البر والتقوى بەڵکو هەموو دەبتە تەمەع و حقد و حەسادەت و منافەسە ئەوە دروست دەبی ئەگەر بڵین بەس ئیتیمان بە بەشە ڕۆحیەکە بدەین ئەو دەبتە تەخەلوف و جاهلیەت و دوور لە زانست و زانیاری و علم و پێشکەوتن کەی ئینسان تەواو دەبی ئەگەر وهات و ئێمە ئەو دوو پێکاتێک کە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە بۆ کات و ساتەیە هەردوولا پێکەوە تەواو بکەین
بەشە مادیەکە لە بواری زانستی و زانیاری و علمی و ئیتیمام و باغ بۆ بدەین کە وڵات بۆ بە پێش دەکەوێت لەگەڵ بەشە ڕوحیەکە جازانیان دەرێن ئەو بەشە ڕوحیە وەکو جیهازی مراقبەیە لەسەر بەشە مادیەکە بۆ ئەوە ئینسان بەتەنیا بۆ خۆی نەژی یعنی ئەوە بەشە ڕوحیەکە پەیوەندی نێوان ئینسان خۆی پەروەردگار بەهێز دەکات لەبەرەوە حتا گە تەماشاکەن لە فقی ئیسلامی ئەمە دوو بەشمان هەیە بەشێکمان پێ معاملات بەشێکمان پێ عیبادات عیبادات زیاتر موجهە لە بۆ ڕوحەکە ئەوە نیۆژاوە ڕۆژیە ئەوە زەکاتە تو تەماشا دەکەین هەشتەکە ڕۆحیش هەستی پێ دەکەی تەماشاکە لەو شەوانی ڕەمەزان بۆ ئێستا لە مانجی ڕەمەزان لەبەرەوە ڕۆح خواردەمەندیەکەی زۆری پێ دەدەین زۆر بەهێز دەبی بە قووەت دەبی بە ڕۆژبوون ئینسان هەست بە دڵخۆشی دەکات بە یعنی دکتۆر ئەو خواردنی کە بۆ لاشەوەریەگرین گەشەی پێ ئەکات ئێمە لە دوان زەمانەکەیە بە بەردەوام بەکاریهێنین لەگەڵەوەش خواردنێکی ڕۆحی هەیە بەڵام زیاتر لە مانگی ڕەمەزانەکە ئیشباعی ئەەکەین یاخود ئەبێ برسی بکەین بۆی کە لە مانکانی تریش ئەو خواردنەوە بکات ئەو دوو بەشەیە هەردووچیان یعنی هاوتا یەکبی موازنە بکرێت لە نێوانیان ئەگەر نا خەلەلی زۆر گەورە دروست دەبی ئەستا من هەر نمونە بینیم مەسەل ئێستا مەگە لە زاردەین وزەی ئەتۆمی مەسەل تاقەیەکی نەوەوی وزەیەکی زۆر گەورەیە ئێستا ئەو وزەیە خۆ بەششی مادیە علمە زانستە زانیاریە ئەگەر وهاتوو بە پێ لانە ڕۆحیەکە لەگەڵ دانەبی لەوانەیە قومبەلەیشی هادرۆزینی نەوەوی پێ دروست بکرێ بە چەند سرکەیەک بەدایان وڵات وێران بکرێت هەروەکو بینیشمان لە حربی عالەمینی دووەم کە لەو دوو شارەی با بڵێن یاباندرا هیرۆشیمە و ناکازاکی یعنی بوومای ئەوەی بە دوو شار وێران ببی بە چەند سرکەیەک بەڵام لە عینی کاتەگە ڕۆحی لەگەڵ دابوو ئێمە دەتوانین بەو وزەنەوەویە یەک وڵات هەموو ڕۆناک بکەین کارەبای پێ بدەین جە چەند جوانە یعنی ئەوە لەبەرەوەش ئێستا تەماشا دەکەین خۆ زۆر ئەو وڵاتانەی دەرەوە بە تایبەتی غێری موسڵمان لە ڕووی مادیەوە لە قیبەتدان مەسەل لە تەنزیم لە ئیخلاص لە ڕێکوپێکی لە عیلمەوە بەڵام نەقسەیان هەیە بە شەر ڕوحیەکەیە لەبەرەوەی تەماشا دەکەین لەسەر ئەوەشە زۆر پێشکەوتون لە ڕووی مادیەوە کەچی ڕێژەی خۆکوشتن و ئینتیحارات زۆرە بە تایبەتی لە ئەمریکا ساڵانە نمونەشی خۆش دەڵێن ئەو کاتێک کە ئەمریکا هاتە کوردستان لە دیانە بووە بزانم کۆمەلا خوشکەشیان بینی بۆ ئەوانەی داردەینن لە چیا بۆ سوتان و زۆر بێتاقەت و ماندون و زۆر لەلایەن سیر بوو یان باشە ئەو ژیانیان زۆر ناخۆشە ئەوانە کو دەژین با بچین پرسیاریان لێ بکەین کاتێک پرسیاریان لە کردوتیان باشە ئێستاەوە وەزعی مادیتان زۆر ناخۆشە و تەحمل دەکەن ئەویش هەر وەکو داکوخشی خۆمان بە سادەی خۆیان جێمەدێ دنیا هیچ نییە فشەیە و دەمبرین و قیامەت مهمە بەهشت گوتی تەمەشاکە ئەوانە بەسرایتنەوە بە شتێکی دیکە ڕۆحە یعنی ئەگەر لەو دنیاش هەموو لەزەت و خۆشێک نەبینێن ئەوانە بۆ دنیایکی دیش ئیش دەکەن کە لەو دنیا زۆر گەورەترە بەڵام ئێمە کە ئەوان خۆیان باسییان کردوبووین بە بەتەنیا ژیانە مادیەکە لەبەرەوە ژیانە مادیەکەشمان کە نەبوو یەکسەر چی دەکەین خۆمان ئینتیحار دەکەین جاهر ئەو بەشە ڕۆحیەیە واد لێ دەکا تەحملی زۆر ناخۆشی و ناڕەحەتی بە تایبەتی گەر ئینسان خاون مەبدە بوو خاون پەیام و ڕیسالە بوو مەسەل زۆر زاروا دەبی دەتەوێت وڵاتت ڕزگارکەی بۆ زۆر ناخۆشی و ناڕەحەتی دەبینی بەڵام لەبەرەوە دەتەوێت ئەو ملەتە ستەم لێکراوە ئەو ملەتە مەسەل مافخوراوە یعنی بگات بە مافێ ڕەوای خۆی لەوانە زۆر ناخۆشی و ناڕەحەتی دەبین ئەوەی کە یارمەتی دەدا ڕۆحەکەیە باشە دکتۆر ئەگەر ئەم بەشی ڕۆحە با بڵین ئێستا جەسەد کە برسی ئەبێت لاشەمان و نانەخۆین و تێریەکەین بە چیە بزانم من بەشە ڕۆحەکەم پێویستی بە تێربوون پرسیارێکی زۆر جوانە خۆت بە خۆت چی دەکەی زەوە دەتوانم بڵێم لێرە بچین لە بۆ پرسیارێکی دیکە یعنی سوود و قازانجەکانی با بڵێم ژیانی ڕۆحی چییە زانایان دەڵێن سوود و قازانجەکانی ژیانی ڕۆحی تەمان ڕۆح خواردەمەنی خۆی هەیە خواردەمەنی ڕۆح بە پلەی یەکەمین ئیمانە عیبادەتە دینداریە و خواناسی و خواپەرستیە یعنی تو خۆت لە خۆتەوە بە چه هەست پێ دەکەی ڕۆژێک مەسەل تەمەشاکە غەیبەتی مسلمانێک بکە زۆر باسی بە خراپە بکە عەزیەتی بدا هەر خۆت لە خۆتەوە لە ناخەوە دلت دەگوشرێ زۆر بێتاقەت دەبی بۆ چونکە هەست دەکەی ئەوەش وەکو تو ئینسانە مافی ژیانیە حەقوایانی ئەوش بە خۆشی بژی بەڵام لە ڕۆژێک مەسەل نیۆژ نەکە بە ڕۆژی نەبە زکر نەکە بەڵام ڕۆژێکی تر بڕۆ تەجربە بکە یعنی زۆر قورئان بخوینە زۆر زکر بکە نوێژەکان بە جەماعەت بکە بڕۆ یارمەتی دوو فەقیر و هەژار بدا هەست دەکەی دەلێ ئەو ڕۆحم زۆر ئاسوودەیە یعنی زۆر مرتاحم هەست دەکەم یعنی شتێکم بردیتەوە لەبەرەوە ڕۆح شتەکەی دیار نییە بەڵام یەک لەو شانەی کە ڕۆحە کە دەزانی کە تۆ ڕۆحت خواردەمەنیەکەت پێدایە ئەگەر مرتاح بی دڵت خۆش بی
يعني ئەوانەی کە ڕۆحیان بەهێز بووە بە تایبەتی لە سەلەف و ساڵح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە پلەی یەکەم سەحابە بەڕێزەکان يعني هەندێکیان وایان گوتووە يعني إنا لنعيش في سعادة لو عرف بها الملوك لجالدونا عليها بالسيوف لو والله إما سلنا وجيانك وبختوريك داين أجر ملكة كان دنيا بزان إما لنا وتخوشيك داين ناتن شر ناكن لقليك دي لسر أو مثلا مادية دنيايانا كرسي ودا صلاة وبارة أو شتاني دنياي كوابي أوانا الروحيان آودان بوا يعني كساني تروا هبونا تشبيه خوشي بهشتيان كردوا بخوشي دليان وتيتيان أجر بهشت وكو دلي إما خوش بديار خوشة مع العلم للرؤي بلاغي وقواعدي اللغة العربية دائما مشبه به بقوة كاتك مدين زيد كالأسد طبعا تشبيه زيركاتي زيد بأسد دكان يعني الشعر زور لسيدي زيرك ترى أو أن تشبيه خوشي بهشت بدلي خوان دكان يعني كأنما خوشي بهشت يشتان نقشتوا بدلي إيمش يعني بخوشي دلي إيما كوابيد يعني أو بشر روحية وكباسم كركتو بزوري بيادي خوا بمحبة خوشويستي يارمتي داني خلق بعامي أو عبادتاني كخوا يورد داينوا سبحان لك أنزامي ددي زور دلخوش دبي زور مرتاح دبي أجا بلام هاوتاش بكري لقى باش مادية كاتش كدبي هوردو لا بيكا هو بس دكتور إيمانك بقوة كارك وجهدك قالك زيادة بيت قد بيا صحابك شو هدف پیغمبري صلى الله عليه وسلم مثلا قلت بتي مدويت أس عبادتك بكم روحا من يا آرام بت وإيمانا من يا بهيز بت يعني وكي أم بيجين قالك زاناية إسلامي بحث كري يعني قالك يعني مروفي إيمانا مروفي بقوة هبت بت مروف قالك هرب كت نفيجة روجية صدقة زكاة خير هر تستكي دا إيمانا مروفي بقوة بت روحا مروفي يا آرام بت شو عبادتك زيادة روحا مروفي بي آرام بت عبادات خوي عبادات الروحي زورة يعني لسروي همو عبادة كان هر كارك إنسان أنزام بدقات مسألة إخلاصة ما بس در الرزابوني خوي پروردگار بي هند زارواده بي إنسان زور عبادة تجدكا لو أنا زور نيجدكا بلان مقصدك خوي پروردگار نية سبحان الله لبرو الرياية بو مدح دنيايا بوشتشي دنياية أو بختورية إنسان بدزنانية لبروش زاري واب وتو عبادتشي لبرو بقوراتي عبادتك نية بفلية كمين بقدر إخلاصك إنسانك أو كارا من أنزام ددم لبيناوي ديني خواي پروردگاريانا زاري واد بتشتيشي زور بسيطة ديكي بلان بو خوايا يعني حتى مزالنية ليرم باسكي بياي وهبوا يك مزقوتي دروس كرديا بلان لخونا بينيتي يعني ئەو مزگەوتە بە ناوی نەفەرێکی تر نووسراوە دوای ئەوە بە دوواداچوونی بۆ کردو ئەو نەفەرێکیە سوبحانە بینیتی پیرەژنەکە یعنی هاتووە زۆر بە دڵپاشی بە دڵسۆزی شتێکی بەشاراوەی کردووە لەو مزگەوتە کەسیش بێ نازانی کەسی ئەو پیاوە ئەو شتە زۆرەی هەموو کردووە بەس بە ئەو بڵێن وڵا ئەو مزگەوتە شیوای گەورەی دروست کردەوە زەکاتێک ئەوە پلەی یەکەمی دەبی لە سەرەتاوە بەڕاستی ئینسان ئیخلاصیەبی خالی دووەمین ئەو عیبادەتانەی با بڵێن کە ئینسان ئیمانی پێ بەهێز دەبیان با بڵێم زیاتر خواردەمەنی ڕۆحە مەسەلەی زکردکردنە مەسەلەی قورئان خوێندنە مەسەلەی بە تایبەتی نوێژ صلاة معراج المؤمن إنسان تلفون كردن لقال خوايا جيان لقال خوايا مثلا دكتور تبعصنا في ذكر ما بس پیغمبر صلى الله عليه وسلم تشبيه دما وقت يبي طاقت بيه زعوت بلال يتكرد قوتي أريحنا بها يا بلال بو مثلا ليس كمثلي شيء هرسان دشتي دنياي بلام نيوش بيواندية لقال خوار راست خو استقلت مشي فاتحة بكين قصي لقال خوا إياك نعبد وإياك نستعين يعني الحمد لله رب العالمين باش شي مدح خوايا باش شي دعايا نيوش ذات مشاهدة كي كاتك تدسي تشبيه نبي يعني كو أستو شي زور قورتها بي بلين بونو منا بلام بياوشي دا صلاة دار بي همشتي لدز دابي تلفونك في بدا بلي هر كاتك ئیشەکەت بە من بوو ئەو فەرمو پەیوەندیە زاتون لەو حالەتە زۆر دڵ ئارامی مرتاحی بۆ چکەداری هەر کێشەکەم دروست بوو یەکسەر ئێستەیەک پەیوەندیە هەموو شتەکانم بۆ دابین دەکرێت دێ باشە خۆ ئەو ئینسانە دەسەڵاتدار هەرچەندە گەورە بی وەکو خوای نییە وانە جەل جەلاله سلاحی خوا إذا أراد شيئا أن يقول له كن فيكون زاری وا دەبی وڵاتێک هەرچەندە زلهێز بی لەوانەیە ڕوسیا بی ئەمریکا لەوی بەهێزتر دەبی بەڵام کەس نییە لەخوا بەهێزتر زاتوی لەبەر چ دلت مرتاحە لە ناو نوێژ زارك يا اخوي قبره بشرني ببي واسطه ادعوني استجيب لكم اني قريب اجيب دعوه الداعي اذا دعان زال برو الراس خو تغسل قال خوي قبره دكي اگر باخلاص في ناونيوش فعلا قال خوي قبره قصه كله دلت ايران دبي
چونکە تو دەزانی ئێستا داواکاریەکەی خۆت ڕاستە و خۆ گەیان بخوا خی گەورەش ئاگاداری بە هەموو شتێکەیە لەبەرەوە فعلەن کە نیۆژەکە خلاص دەکەی دەزانی تو چاک ئەو شتێگەر لە بەرژەوەندی و مەسلحەتی دوی خی گەورەی لە بۆ جێبەجێ دەکا چونکە خی گەورە لە حەدیسی صحیح هاتووە جارێکیان دایکمان عایشە داکەشی بینی مندالەکەی لێون ببووم ئەو خوشکە بە ڕێزە لە منیت و شارەزاترە دەزانی چکە داک بەڕەحمتاکو باو ینی کە مندالەکەی بینیەوە لە هامێزی خۆی وەرینا و ماچی کرد و زۆر دڵخۆش بوو دایکمان عایشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا دەبی کەس بە قەدەر داک مندالی خۆی خۆش بوێ فەرمووی الله ئەرحەم بعیباده من هذه على ولدها بەڵێ یەکەیە خی پەروەردیگار بەزەیترە مێرەبانترە لەو داکەش بۆ ئەو مندالە لە بۆ بەندەکانی خۆی بەس بەندەی چاک بن لێرە ئێمە گەر وات و بەڕاستی هەر بەشێک لەو بەشان عیبادەتانی کە خی گەورە داینا لۆ گوتمان عیبادات دانرایە بۆ بەهێزکردنی ڕۆحە ئەو شتانەمان کە کرد نوێش بەشێکی دەبا ڕۆژوو کە ئێستا ئێمە لە ناو ڕۆژوداین بەشێک دەبا زەکات بەشێک دەبا قورئان خوێندنە زکرە دوعاە یارمەتیدانی خەڵکە ئەو شتانە هەمووی وردە وردە چەند زیاتر تێ ڕحت بە قووە دەبی جاکە ڕۆحەکەش بەهێز بوو بە قووت بەڵام ئەو ڕۆحاش زارزاریش ئەوتر دەوی جەنابەت فەرمووی سەحابە چونە یعنی هەموو کات وەکو یەکوانیە هەتە سەحابەکمانەیە ناوی حەنظەلەیە دەشتەوە مال و ناو مال و منداڵی خۆدادەنیشی بێتاقەت دەبی دواتێتەوە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی نافەقە حەنظەلە گوتی من بووی بە منافەق گوتی بۆ حەنظەلە فەرمووی وەڵڵا ئەو کاتێک کە لە لای تۆم هەست دەکەم دڵم زۆر خۆشە زۆر مرتاحم ڕۆحم زۆر ئاسوودەیە کەچی دەچمەوە ناو مال و منداڵی خۆم یعنی وەکو جاران نامینێم نازانم دیارە ئەوە سیفەتی ئینسانی منافقە لە کاتێک باشبی لە کاتە خراپی فەرمووی نەخێر یا حەنظەلە ژیان وایە ئەخر ئەو کاتێک کە لە لای منی مەزلیسمان هەمووی مەزلیسی زکرا مەلایکەتی خوا ئامادەیە لێ بەڵام کە دەچیەوە مال تەبیعەتی بەشەر وایە خۆ توش ئینسانی مەعسووم نی لەوانەیە باسی یەکێک بکەن قسەیەکی تر دنیای بێن ئەو بەشەر ڕۆحیە وەکو ئەو شوێنە نامینێ بەڵام دنیا شەروایە حەنظەلە ساعاتێک بۆ خۆت ساعاتێک بۆ خوا ینی ساعت و ساعە باشە دکتۆر کاتە لێرە باوەڕ و عەقیدە چ پەیوەندێکی بە ژیانی ڕۆحی جاخۆی ئەو پرسیارێکی زۆر جوانە زانایان دەڵێن ژیانی ڕۆحی لەسەر چار بنسینەی سەرشی دانراوە بنسینەی یەکەمین پێ دەوترێت الأسس الاعتقادية بنسینەی دووەمین پێ دەوترێت الأسس القلبية بنسینەی سێم پێ دەوترێت الأسس العلمية بنسینەی چارەم پێ دەوترێت الأسس العملية معنای چییە خۆی ژیانی ڕۆحی دەبی لەسەر لە ئەساسەوە ئەتولۆ دەلای ئیمان ئەرکانی ئیمان پێش ئەرکانی ئیسلامە ئیمان پێش ئیسلام لۆ چکە ئیمان پەیوەندی بە دڵی ئینسان وەیە ئەتو لە سەرەتاوە دەبی لەگەڵ ئەو خوایە بژی لەلایەکەوە هەست بە گەورەی خوا بکەیت کە چەند ئەو خوایە عەظیمە لە دروستکردنی ئەو کەونا ئەو بوونەوەرە لەلایەکی تر ئەو خوایە عەظیمە و چەند قەرداری ئەو وما بكم من نعمة فمن الله وإن تعدوا نعمة الله لا تحصوها زەکاتێک ئینسان لەسەر ئەو بیر و باوەڕ و عەقیدە لەگەڵ خوای گەورە ژیە اینجا زانیشی ژیان بەتەنیا ئەو ژیانە نییە وەکو باسمان کرد ژیانەشی تری شەیە بەکە ئیمان بیلیەوم الآخرە بەسرایەوە بە ئاخرەتیش ئەوە ئەو ئینسانە لە سەرەتاوە دەبی دڵەکەی ببەسرێتەوە بەخوا و بە ئەرکانەکانی ئیمان و پاشە ڕۆژەکە لە پاش ئەوە دەبێت ئەو دڵەی ئاوادان کەیەوە بە ئەو شتانە کە پەیوەندی بە عیباداتی قلبی وەیە وەکو ئیخلاص وەکو محەبەت و خۆشەویستی ئێستا بەسەر تەماشاکەین پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێ سون دەخوا والذي نفسي بيدي لن تدخلوا الجنة حتى تؤمنوا ولن تؤمنوا حتى تحابوا قسم بەوەی کە ڕۆحم بەدەستیتی ناستە ناو بەهەشت تا ئیمان نینن ئیمانیشتان تەواو نابی تا یەکدیتان خۆش نەوێ جاخۆی هەموو ئەو عیبادەتانەی لە دەرەوەیە کە بە زایری و مادیە هەڵقوڵاوی بەشە قەلبیەکەیە من ئەگەر توم خۆش نەوێ توش منت ئەگەر خۆش نەوێ یارمەتیم نادەی یعنی ئەو خۆشەویستیەیە جا قەناعەت ڕازیبوون بەخوای پەروەردیگار تەوەکل بەخوا سەبر و ئارامی ئەوە عیباداتی قەلبیە دەبی بین ئێمە لە دوای کە ئەرکانەکانی ئیمان چەسپا لە ناو دڵ و دەروونمان بین دڵمان ئاوەدان کەینەوە بەو عیبادەتە قەلبیانە لە پاش ئەوە دەبی ئاگامان لێبی لەسەر بنسینە و ئەساسی علمی بی ئەستا کتابی إحیاء علوم الدین ئیمامی غەزالیە کتێبێکی زۆر گەورە و خۆشی ڕۆحیە بەڵام سبحان الله یەکەم بەشی علمە جاری وا دەبی مامۆستایان ئەگەر لایەنە ڕۆحیەکەی بە هەلە بچیە ناو لەوانەیە شێتت بکە لەبەرەوە دەبی لەسەر ئەساسێکی زانستی و علمی بی دەژێڕنەوە دەڵێن پیاوە چاوێکی خۆی گرتبوو یعنی ئەڕوانەیە تەواو کاروان ئەگەر ڕۆژێک بەلا دەچی لە ئەشکەوتێک بەس خەریکی عیبادەت دەبی کاروان ئەگەر ڕۆژێک بەلایدا دەچی
پێی دەلێ هەبرای بەڕێزم تو چی دەکەی لێرە فەرمووڵڵا خەریکی عیبادەتم فەرموو ئەدیەوە چییە لە چاوەشی خۆت بەستایتەوە کوێری چی تی ناوەڵڵا ئەو دنیای ئەوەندە بێنرخە ئەوە نییە ئیسا بە دوو ساو تەمەشایکە ئەوتی برای بەڕێزم تو لە خوا شارە زیاتری ئەدی خوا بۆ دوو ساوی دایت تو با لە ئەسڵەوە خی پەروەردیار یەک چاوی بدابایەت و باشە لە زیاتی تو تەمەشای ئەو دنیا کێلگەیەکە بۆ ئاخیرات بە یەک چاو تەمەشای نیعمەتەکانی خوا بکەیت بە دوو چاو تەمەشای نیعمەتی خوا بکەیت بە دوو چاو تەمەشای گەورەی خی گەورە بکە ئەجا فەرمووی باشە ئەوەش خوشی بە ڕێزی ئێمە تو ئەوە چەند ساڵە لێرە لەوانێت تووشی جەنابەت و ئەو شتانە بێت ئەرێوەڵا خۆ شتی ئەوەرە تەرقیدێ نەخرێەوە گوستی جەنابەت لە سەرمایە دە فەرمەوە نوێژەکە لە دروست نییە باش یەک لە شڕۆتی دەستنیێشەوە ئاو بگات بە هەموو شوێنێک یاخۆ تۆ عزری شەرعی نییە تا بڵێم تەیەموم بکەیت ئێوە هەنیێژ دروست نییە تەماشا دەکەین یعنی ئەوە لە قەزیە ڕۆحیەکە بە هەلا زیادەکە نقصانیاگە زیاتریش بتەفەکر فعلا وایە لەبەر ئەوە دەبی بزانین ئاگامان لێبیت یعنی تو حتا زۆر کەسەیە دەلێت بەس ئەمە لایەنە ڕۆحیەکە لەسەر حسابی مادیەکەیە نابیت یعنی ئەوە دەبی تەوازون دروستبی خۆ ئەوانیە کابراایك لە مزگەوت نیێژی لەکرد و پێغەمبەر ئیمام عومەر فەرمووی ئەوە بۆ ئەو حال لە مزگەوت دەرناسی وڵاوە خەریکی عیبادەتە دەستداتە قامسیشی لە دەستبووان لێی داوتێ ئەو عاسمانە بە پارەت لۆ دەبارێنی فەرموو بڕۆ دەرەوە پیاوەشی تێتە خزمەت پێ وتیان ئەو پیاوە ئەی پێغەمبەری خوا زۆر دیندار و خواناسار خەریکی عیبادەتە فەرمووی ئەدی چێ دەیژێنی فەرمویان برای دەیژێنی وتی برای لەوی باشترە یعنی ئەوە لەبەر ئەو تەوازونە دەبی بزانیت ئەو بنسینەیە زۆر میمە بنسینەی سێم و چارەم و کۆتایی کاتێک ئێمە بە دڵمان بەخوا بەسراوە عیباداتی قەلبیمان کرد لەسەر ئەساسی ئەو عیبادەتەن لەسەر ئەساسی عیلم و زانست و زانیاری بوو نەکرد بە کەیفێ خۆمان و بڵێین ڕۆژێ سەد ڕکعات نوێژ بکەین لەولایە ئێستا نەفەرەیە لە مانجە ڕەمەزان دەختمان دەکا بەڵام تەمەشا دەکەین ساڵ هەتا هەمووی دەسەرڕێتەوە جارێکی تەمەشا قورئان ناکە ئەوە خەلەلە ئەوە نازانی چۆن عیبادەت ڕاستە مانجە ڕەمەزان تایبەتە بەڵام دەبی لە بوو هەمومان کەن وەکو یەکوابی ئینجا خالی سارەم و کۆتایی زۆر میمە مەمەسان زۆر کەسەیە وا تێدەگا بە حەسەب و نەسەبە قەزیە ڕۆحی یعنی من لەبەر ئەوەی کوڕی فلان کەسم با پیرم مەسەل لەگە ئەو پەڕێ ڕێزم لە بۆ شێخان یان حتا لە بۆ مەلایەن خۆ من بەو زرک و بەرگ و مەلایەتیە نییە ئەو برای بەو شێخاتیە نییە خوای گەورە دەربارەی ئەبوو لەهەب دەفەرمێت تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب خۆمامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام بە سەلمانی فارسی دەفەرمێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەلمان مینە ئالە البەیت بۆ چونکە ئەوە دیندار و خواناز بووە پێوەرە لای خوای گەورە ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم حەسەب و نەسەب و جوبە و عەمامە ئەو نییە لەبەرەوە دەبی مە ئاگامە لێبی ئەوەی دەلێ من لایەنە ڕۆحیم بە قووەتە دەبی بە عەمەل بێ بسەلمێنی باشە دکتۆر ئەگەر وات و عەمەلی وانەبوو ئەو کاتە خەلەلی هەیە وە لە جێگای خۆی نییە وەلایەنە لە ڕۆحیەکە حالی نەبووە کەسێکی هەیە عینە عەمەلێکی بێژن وەکیمە گوتی یعنی خواردنە ڕۆحی ئیمانە ئەسڵ ئیمانێژی حەژێکردنا مرۆڤایە و هاریکاریە مرۆڤایە کابراایەکی هەی دەبێژێت ئەس حەشەمی مرۆڤاتکەم دلێ من دلێکی سافیە و دلێکی سپیە ساخە ئەس نەفسیەن و ڕۆحیەن یە مرتاحم هاریکاریە هەمیاتکەم فعلەن ژێوەسایە بۆ مەسەلا نوێژە و ڕۆژیات بێژێت ئەو ناوبەینە من و خودێدایە ئەس ڕۆژیان ناگرم و نوێژە ژی ناکەم محاسبات گەلیە تۆ سا چاوەیە ڕەحاویە مرتاحە دل ڕۆژە قیامەتیژی ڕەحاویە مرتاح بەتیۆنژی جدایە ئەوە مامۆستا حەسەن البەسری هەزار ڕەحمەتی لێبی وەڵامی و پرسیارە داداتەوە دەڵێت ئەو دلانە حاشیشی ئەو مەزیسە دلی درۆزنن وانە دەڵێ ئەگەر دلک حەج لە خوا بکە بڵێ من خوام خۆش دەوێ چۆن فەرمانی خوا جێبەجێ ناکە ئین الحەبیب المحب للحەبیب مطاع وانە ئەوەی کە یەکێکی خۆش بێ دائیمەن جێڕایلیشی دەبێت دێ باشە من ئەگەر بێم حەج لە خوا دەکەم وانە خوام زۆر خۆش دەوێت ئیدی خوای گەورە بەم دەلی نوێژ بکە بەم دەلێ بە ڕۆژوو بە بەم دەلێت زەکات بدا وانە کەوابی لێرە وانە یعنی ئەو فێلی لە خۆی کردیە بڕۆ ئێستا لە ناخەوە پێی بڵێت و ئارامی دڵسۆز مرتاحی بەس ئەوەش معنای ئەوە نییە ئێمە دەبی ئینسافمان نەبی ئێستا زۆر کەسەیە زۆر بە ئینسافە نەفەرێک دەبینی نوێژ ناکات تەواو تو هیچ نی دیان بە ڕۆژی نابی بۆ نمونە دەلێت تەواو کە ئەنەمە لە بەشەریەتی دەردەکا ناخوای گەورە زۆر بەڕەحمە دەفەرمێن فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى ئێستا زۆر کەسەیە لەوانەیە ڕاستە نوێژ ناکە گوناحێکی زۆر گەورەی دەگاتێ حەسەن لە ئیمامی ئەحمەد هەر کافرە بەڵام لای جمهوری عولەمان دەڵێ مادام قەناعەتی بە نوێژ ببی مسلمانە کافر نییە بەڵام تاوانێکی زۆر گەورەی ئەنجامدایە بەڵام ئایا ئەو ئینسانە کە زەکات نادا بۆ نمونە یان بە ڕۆژوو نابی کەچی لەلایەکی تر زۆر یارمەتی خەڵک دەدا
ئێمە دەبی بۆ بڵین تو جەهەنەمی نەخێوانی ئەو ئیشی مەنیە جەهەنەم و بەهشت ئەسڵان دوو برا هەبوونە یەک زۆر دیندار و خواناز بووە ئەوتر زۆر دیندار نەبووە ئەوەی دیندارەکە بەردەوام بەویتری دەگۆت جەهەنەمی ئەتوار جەهەنەمی ئەوی شەر بە دێگو با بە خۆت و خوای من نی هەر بە من دەلی زانی من خوایەکەمە وڵا اعتراف بەو خوا دەکەم و لەگەڵ ئەو خواشم و بەڵام تاوەکو ئێستا شەیطان فێری لێکردمە و سبحان الله ناتوانم دینداری وشت بکەم بەڵام وڵای قەنەعاتیشم بەخوایە بەڵام ئەوتر هەردەیگۆ نەخرت و جەهەنەمی کاتێک لە حەدیث وارد بووە کە وەفات دەکەن خوا گەورە فەرمووی باشە تو خوای و پیاوەی بووی لە زیاتی من وەڵامت دەداوت و جەهەنەمی فەرموو تو بڕۆ ناو جەهەنەم برایەکەت با بشتە ناو بەهشت ئەو زیاتر لە تو قەناعەتی بە من واب کەوابی لێرە ئەمە دەوی تەمەشا بکەین خۆی دائیمان ئێمە کە دەدەن ڕۆح شتەکە نسبیە یعنی کەس نابی بکەین بە سفر دەرەزاتە یعنی نەفەری وایە بەقەدەر تو چەند لە خوا نێزیشی لە هەردوو بەشەوە یعنی حتا ئاگاداریمان بەوە شەبی ئەمە کە دەین بەشی ڕۆحی نەفرە بەس خەریکی بەشی ڕۆحیەکەیە بەڵام لەسەر حەسای مادیەکە مداری دەمری دەبرسان ئەو دەستی خەریکی نوێژ و تاعات و عیبادەتە ئەوە ڕۆحی تەواو نییە ئەگەر ئەوە ڕۆحەکەی تەواو بایە ناکرێ ئەو مدا دەبسی سوال بکات و دەرۆزەی بکە ئەوەش پێویستە ئەوەشی پێویستە زا ئینسان کەی ئاسوودەی تەواو بەدەستدەینی ئەگەر وهات و ئەو بەشە ڕۆحی و مادیەکە تێکەڵاو بوو لەگەل یەکدی هەردووچیان ماف و حەقی خۆت پێدا ئەوە دەبتە ئینسانێکی متەکامل بەڵام ئێمە لەو بەرنامەیە لەبەرەوە بابەتەکەمان بابەتی ڕۆحیە لە بەڕاستی لەبەرچش ئەو بابەتە دەست خۆشتان لێ دەکەم و کە خۆشم زۆر پێم خۆش بۆ ئەومانە بژار ئێستا هەست دەکەین خەڵکەکە لەبەر بەشە مادیەکە ئاگاداری بەو بەشە ڕۆحیە نەما هەر ئەوەیە پرسیارەکەم ویستم ئەو پرسیارە لێ بکەم ئێستا لەم سەردەما ئەوەی دەبینرێت بەڕاستی کاڵی مانگی ڕەمەزان پێش ئەوەی کە بیر لە نەڕۆحەکە بکەین و یەکسەر سۆپەرمارکێتەکان پڕابن پێش ئەوەی کە بزانین ئەم ساڵ بۆ چ مزگەوتێکە چم لەکوێ ئەحیای شەوەکانی قەدرەکەم یەکسەر بیر لەوەکەمەوە لەکوێ تەنزیلات هەیە بۆ خواردن یان داشکاندن هەیە بچم بۆ ئەوشان خواردنە ڕۆحیەکە تەمینی ناکەم هیچ جەسەدێکە تەمینەکەم لێرەیە ئەو خواردنە ڕۆحی کە ئەمەوێت یاخود ئەو ژیانە ڕۆحی کە لە ئیسلامە هەیە یەکەم جار لەکوێوە سەرچاوە ئەگرێت لە عەقڵەوە یا لە دڵەوە چونکە ئێمە بۆ خواردنەکەی سەر عەقڵ ئاماژەمان بۆکە بڕۆ فریاکەەوە برنج نامێنێ ئاوتەماتە نامێنێ ئەمە لەمایانە کامیان جوانە پرسیارێکی زۆر جوانە هەرچەندە ئێستا شتێکی لەوانێ دکتۆرەکان بزانن ینی ئایا مەسەلەی عەقڵ و هەرتاوەکو ئێستاژ ینی ئایا عەقڵ جێی بیرکردنەوەیە یان دڵ جێی بیرکردنەوەیە ئەوە هەر خلاف حتا ئێستا لە نێوان پزیشکەکانی شەیە بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا جاری بووە عەقل وەکو بڵێن یوتەرجم الأفكار يعني دائما أو شتاني كتيتا ماشي إنسان ودايبيني أول لعقله دواي أوا القلب يتعظ هوردو شانيش بيوانديان بيقدي ويا لسر بسياري ما سوزان من زاري شام بسيارم لدكتورة كرد تم زنابي دكتور بيم سيرة زنابتان أول دكاريا كحموي عظمتي خواهي ورلا علمي طب هيا دايبينين بو كم دكتور هيا طبعا لقى رزم دكتوري باش طبعا لو كاتي استال حملة دكتوري باش زورة کەمتر حەقا دکتۆر هەمووی زۆر دیندار بن لەبەرچ زۆر دیندار نابن وەڵامێکی عەقلیانەی زۆر جوان پێدامە گوتی مامۆستا ئێمە عەقڵ هەیە و قەلب هەیە ئەمە لەبەرەوەی تۆ با بڵێن زانستێکی زۆر قورسە مامۆستایەکەمان کە تێ دەرسمان بۆ شەرع دەکا دەڵێ مەسەل بۆ نمونە ئەوە چاوە ئەوەندە دەمارەیە وەزیفەیەکی توش بنویسە تەواو وەکوم بەشە مادیەکەی عەقلیەکەیە عەقلیەکی بەحت ئەوە مەسەل دڵی ئینسانەوە لاقی ئینسانەوە جێ ئینسانەوە وەزیفەکەی وایە بنویسە و ئیمتیحان بکە و ناجح بە بەڵام تا ئەگەر بتەوێت تەقوا ببی دەبی ئەو پزیشکە بێت سبکان ئەو مامۆستایە هۆرتان پێکەوە ڕەبتکە یعنی کاتێک ئەو شتەیە دەمینی بلێت تەمەشاکەن عەزەمەتی خوا ئێستا ئەو کات یەکسەر ئەوی لە عەقڵە دەچی بۆ دڵ یەتەعیف دل جێگای پەندوەرگرتنە دەرز وەرگرتنە خۆی لەبەرەوە تو دایمەن کە خیتاب بەس خیتابێکی عەقلی بەحەد بوو ئینسانێکی مجادلە چی یعنی ئێستا بەشێکی زۆر ئەوانەی لە سۆشال میدیا و حتا چینی گەنجان بەداخەوە کە زۆر زانیاری و ئەو شتانە وەردەگەرن گەلک جار هەلوێستە لەسەر ناکەن بەس پڕ دەبن لە زانیاری و معلومات و علم بەڵام ئەگەر بێن ڕابوەسن هەلە بەرۆژ گەلە جە ئیبداع ناکرێ باشە من ئەوە مەرگل لە چ قازانز بکەم چی لێ بکەم ئەوە دەبیێت بۆ دل عبرات لێ وەربگری دەرس لێ وەربگری ئەو کاتی ئینسان مرتاح دەبی دڵ خۆش دەبی جا ئەو بەشانەی کە بەداخەوە زۆر جاران بەس بە عەقڵ بیر دەکەنەوە نایەنە ناو ئەو بەشە ڕۆحیەکە ئەو خەلەلە دروست دەبی حتا لەبەرەوە کابراگە زۆر مەسەلە عەقڵانی بیر بە شتەکە بکاتەوە لەوانە بتە ئینسانێکی مولحید فەلسەفێکی بەحەد دەربسی ئەگەر بەس بەشە ڕۆحیەکە و قەلبیەکە بیت
ئەو کاتی وەکو باسم ولاانە ئیسانێکی نەخوین دەوای ڕووزاهل دەربسی بەڵام ئەگەر ئەو بەو عەقڵە لایەنە مادی و علمیەکە و زانستیەکەیە ببەستیەوە بەلایەنە دڵیەکەش کە خواردەمەنی و ڕۆحیەکە لەوێ زیاتر لەبەرەوەش بگوتمان عیباداتی قەلبی ئەو کا زۆر ئاسوودە دەبی زۆر مرتاح دەبی زە لە مانجە ڕەمەزان بۆ ئەو شتانە دانرایە خۆی عەزیم ئەو منهەزە ئیلاهیە وحیە کە بریتە لە وحی بۆ مەیدانەیە ئەلا یعلم من خلق وهو اللطیف الخبیر کە ئەو مەی دروست کردووە ئەو دەزانی چ بۆ ئێمە باشە لەبەرەوە یاسای ئیسلام یەک لە جیاوازیەکانی لەگەڵ یاسای دنیایی ئەوەیە هەردوو لای تێکەڵاو کردیە پێکەوە یعنی ڕۆح و مادە پێکەوە ئەو کاتی دەبتەمایە و ئینسان بەختەوەر دکتۆر بەحسە حساباتە بکەین ڕۆژە قیامەتێ گەلک جاڕژی ئەف پرسیارەت تەکردن گەلک مناقشەت سەراتی نەکردن ڕۆژە قیامەتێ وەختێ مرۆڤ مر و ڕۆبیڤە ڕۆحەدی حسابت گەلێتەکردن یانژی جەسەد و ڕۆح پێک وەرە چونکە عیبادات بوویەکێک و ڕەحە مرۆڤ یا ئارام بێت نەفسە مرۆڤ یا مرتاح لە قولی الصح الراجح ئەوەی لە ئاەت و حەدیثەکانە هاتووە هەردووشیان پێکەوەیە چونکە ئەوەی کە لە حەدیث وارد بووە ئێمە شتێکمانەیە لە لاشە و جسمی خۆمان پێدرێ حەزب الذەنەب کە ئەوە قەت ناڕزی یعنی بە ئێرادەی خوای پەروەردیگار بارانە وەکو دەباری لەو کاتێک کە خەڵک هەموو دەمری دنیام و کۆتایی پێێتی هەریەکە و لە شوێنی خۆی لەسەر و حەزب الذەنەبە جەستە و لاشەکەی زیندی دەبتەوە دوای ئەوە خوای گەورە فەرمان بە ڕۆح دەکات کە ڕۆح ئینسان لە دوای مردن هەریەکە و بەرەو شوێنێک دەسی جا ئەوانی کە موسڵمان و ئیماندار و بەهشتین لە ئاعلا علیین مرتبەیە خوای گەورە فەرمان بە هەموو ڕۆحەکان دەکات هەریەکە و بشتە و ناو لاشەی خۆی بەڵام لاشەی ئێمە وەکو لاشەی دنیا نیە بە شێوازێکی خوای گەورەمەی دروست دەکات جا خۆشی و ناخۆشیەکە قولی ئەسەح و ڕاجحەکە و ئەوەی کە جمهوری عولەما لەسەرن بە لاشە و ڕۆحەکەیە هەر وەکو دنیاش چۆن بەڵام بە شێوازێکی زیاد لەوەی کە لە دنیاە حتا ئێسمە لە ڕووی دنیاییەوە بە تەنیا لەزەت و خۆشیەکە بەس لە بەشە ڕۆحیەکە نییە وەکو باس باکرد لە هەردوو بەشانە دەبی هەردووچیان هاوتا بن و تاواکەر یەکدی بن ئەو کات فعلەن ئینسان دڵخۆش و مرتاح دەبی بەڵێ ئینشاءالله دکتۆر هەم لەلایەنی ڕۆحیەکەوە عەقڵ و چۆنەڵێت دڵمان یەک بگرێتەوە هەم لەلایەنی مادێکەوە هەم لەلایەن ڕۆحیەکەوە گوتت تێکەڵ کێشێکی جوان ببێت ئینشاءالله بە دوعا و نزا و پاڕانەوە ئینشاءالله وانەمان دەست بکەوێت زۆر سپاس دەکەین دکتۆر لوقمان جامعی ئەم شەو میوانی ئێمە بوویت و کۆمەڵێک پرسیار کە لەلای هەمومان هالەیەکی مهمی کاتیا بوو لە بینچوونەمە سپاس بۆ وەڵامەکە بەڵێ دەیشڵە بە هەمیە مرتاح کرد نفسیەن ڕۆحیەن جەسەدیەن شیفایا دەرمانە هەی بوو جەسەدی مرۆڤی هەر مرۆڤ تووشی نەخۆشیەکەت بێت وەکی دکتۆریژی ئیماژە پێکردی شیفایا ڕوح و نەفسەمە عیبادەتە ذکرە نەبێژ و تاعاتە بێژە وان دەرمانە بگرن چ جارە بەرنەدن ئینشاءالله بۆ ویستم بڵێم دێنە سەر ئەوەی کە ئەوەمان بۆ ڕوونە بێتەوە ژبان هیچ شتێک ئەوەیە کە ناتوانێت لە سنووری خۆی تێپەڕێ حتا ئەگە لە سنووری خۆی شتێک تێپەڕی ئەوە هەر نقصانە لە سنووری خۆشی کەمتر بوو ئەوە هەر نقصانە بۆیە ئێمە دەبێ هەردوو لاکە تێر بکەین هەم لایەنە مادیەکەی هەم لایەنە ڕۆحەکەی وەک مامۆستا باسی کرد ئەگەر لایەنە ڕۆحەکەمان برسێتێکی تیا دەربکەوێت هەر چەندە لایەنە مادیەکە تێر بکەین لەولاوە هەر کەلێنێک هەیە هەر بۆ شایەک هەیە ئینشاءالله لەو کەسانە بین کە هەردوو لا تەوازنەکەی ڕاگرین بەڵێ دێنە سەر بابەتێک بە باسی بابەتێک بکەین جا دواترە چێنە سەر تەوەری دووەمان مرتاحیە ڕۆحیە تقریبا بێگومان و بابەتی دووە میشمان کات دڵنیاین بە دڵی ئێوە ئەبێت ئێستا ئەم راپۆرتی کە باسی لێوەکەم باسی خێزانێکە لە تەکیەی کاگ ئەحمەدی شێخ لە ناو مزگەوتی گەورەی شاری سلێمانی زیاتر لە 30 ساڵە خزمەتەکەن دایە فاتیمە وەک چێشتلێنەرێکی ڕۆژانە خواردن یاخود چێشتلێنەرێکە کە ڕۆژانە خواردن بۆ فەقیر و هەژاران ئامادە دەکات جگە لەوەی کوڕێکی یاخود وتارخوێن و پێشنوێژ و کوڕێکی دیکەشی وەک پاسەوان لە مزگەوتەکە خزمەتەکەن یعنی دایە فاتمی بە خۆی و خێزانەکەیەوە خزمەتی موسڵمانان و مزگەوتی گەوراکەن با پێکەوە کاری دایە فاتم ببینین و یاخوا نمونەی زۆر بێت بەرەف سلێمانی دەستپێکی هەموو ڕۆژەکانی بە دروستکردنی خواردن بۆ هەژاران دایە فاتمە و هاوسەرەکەی پێکەوە چەندین ساڵ لێرە کاریان کردووە
دوای کۆچی هاوسەرەکەی خۆی شانی داوەتە بەر ئەو ئەرکە و ڕۆژانە خواردن بۆ نزیکەی 300 کەسی کەم دەرامەت ئامادە دەکات. لە شەشی بەیانیەوە هەتا دوای تەرایح ئێمە خەریکین لە ڕاهی خواین بە فەقیر و هەژار و نەدار و نەبوون و هەتی و ئەمانە هەز بە هیلاکی ناکەین چونکە ئەمە ئیشێکی خواییە مش زۆرمان حەز لە ئیشێکی ئاوا هێنا خزمەت بە فەقیر و هەژار و ئەمانە بکەین. نەتەمەن و نەسەختی بە ڕۆژووبوون و نەگەرمی شوێنی کارەکەی ڕێگر نەبووە لە بەردەوامبوونی کارە خێرخوازەکەی. لە مانگی ڕەمەزاندا تاوەکو کاتی بەربانگ خەریکی دروستکردنی خواردن دەبێت. هەز بە شەکەت و ماندوێتی ناکەم کە بەم تەمەنەوە بە ڕۆژوم لە بەیانیەوە هەتا شەو ناوەستم بەس کە سەیرەکەم خەڵکە لە دەستم ئەخوا و ئیسیفای لێیەکە من خۆشحاڵم بەو کاتانە. دایە فاتیمە جگە لە خۆی تەواوی خێزانەکەشی خۆیان تەرخان کردووە بۆ خزمەتی مزگەوتی گەورە و ئەو کەسانەی ڕوو لە مزگەوتەکە دەکەن. چێشخانەی حاجگا حمای شەخ 10 ساڵ لەمەوە پێش کە ئیشمان تیا کردو دوای ڕۆژێکی پڕکار شەکەتی بەوە دەڕەوێتەوە کە توانیوێتی سکی چەندین کەسی کەم دەرامەت و هەژار تێر بکات. دالیا کەمال، کوردستان 24 سلێمان. بەڵێ هەندێک خانەوادە هەن ژڤان پشتا و پشت سەروەت و سامان بۆ مناڵیان بەجێ هەندێکی دیکەشیان هەن کە پشتا و پشت ئاکاری جوان ڕەفتاری جوان و هەروەها لەم شێوە خزمەتکردە بۆ ماڵ و مناڵیان وەچە دوای وەچە بەجێ هێڵن وەک دەبینن ماڵی دایە فاتم دەڵێت 300 ساڵە کە ئەم کارە لی بەردەوا منوە لە مزگەوت یا من هەڵەبوو مامزانی نازانم من وا تەسەوور کرد بۆیە ئەوەنە بەلامەوە سەیر و 30 بەڕاستی من ساڵش بەسگەلێک بەڵام هەر لەگەڵەوەشە هەر زۆرە کە 30 ساڵە ئەو تۆ خزمەتی خەڵکوی بە خواردن و لە ناو قەیرانە بیت لە ناو نەخۆشییا بیت ئەنی هەر بۆ خۆی زۆرە نمونەیە خێزانە بەختەوەرە ئەس بواردم چونکی وەکی مەتەوەریژی بەحسکری تو دێ حەژەیکردنی پێشکەشی خەڵکی ئاریکاری خەڵکیکی داتۆ نفسه خوارم كي روح خوارم ذيرك ها حتى بخمر صلى الله عليه وسلم بجد تهادوا تحابوا يعني خلاطه دياريه بيشكش يكون كنا حاجه كنا وزرت اللي بيت افاجيك نمونات حاجه كرني يعني تو ريكاريا خلكيت كي ببرون بر طيبتي جي هجاره ازباركم او خيزان طيبتي جي قالك بختارين ان شاء الله خدي صحته وانا هر خوش كده بردستي وانا هر برفره كده ان شاء الله وتندرستي وانا هر باش بتروحت وانا ارامت ام بجان بتشينا بابتي خوي دويك وابجي جريداي خواردنەوە ڕوحەیە کە زۆر شەوان هەیە ئێمە دەزانین کە چۆنەڵێت ئەم سی ڕۆژە کە هێشتا تاویشمان نەکردووە لەگەڵ خواستەکانی ئێوە ڕاهاتین دەزانین ئێوە حەز بە چ بابەتێکەکەن وەک مناجات و سرودی ئاینی لە ڕەمەزانە ئێمە ئەومان کردوتە تەوەرێکی تایبەت بۆتان و ئەم شەویش ئەو خواردنە ڕۆحیەی کە ژوان باسی لێوە کرد لەگەڵ مەلا ڕەوەند ڕزگار و هەروەها کە خۆی مەولود خوێنە لەگەڵ کاکە ڕێبواری دەفزن و کاکە ڕوان کا حەسبی ئەو دەکات لەگەڵمان یاخۆ بەخێر هاتن سەر وی خودش ڕازی بێت بۆ ئەف شەڤەژ هین وێری حاضر بین طبعا نەمهێبوانن هین خودانێت ماڵێنە بەس مامۆستا ڕەوەندی ئەڤر کەستەوەی لای کێ تایبەتی بەرخۆگیری یا شێخ پێڕاتی سەلامەت یاخوا زۆر سپاسانەکەم ئەڤەش بۆچی ئەجلە ئیشەڵام و بەرنامەکانە ڕات تایبەتە بێ بۆ ئەمڕۆ بە جلی عەرەبی هات وەڵی جلی عەرەبی ڕاستە لە لای عەرەب ئەمە زیاتر باوە لە بەرەکرێ بەڵام جلی مامۆسای ئاینی وا جوانترە دایما تۆزێک کەشخە و جوان ڕاقی یعنی هەندێک جلێ هەر بۆ ئێمە نەشیاوە والله ماشەڵڵا ئی کەشخەیە نزانم ئەوە بە دیاری بوو هاتووە یان ئەو عەبایە ئەو ئەمە ساڵانە کە سەفەرەکەم ئیتر خاز بە دوای جلا گەڕم بۆ نمونە لە دووبەی لە میسر لە زۆرشن کە چووم ئیحتیمامم زۆر یاوە بەجل هەروەکو بەرنامەی پێشوو چۆن باسی سەعات و مستی ئەبزانم لە ئاخری دوکانێکی جل و سەعاتەوە شتان نەکرێ لە خزمەتانە قوربانت بم ئەجا بە دەست پێ بکەین چکە وەختەکەمان نامانەوێت زوو
یعنی زۆر بڕوە بەسەر چاو یەکەم شت بزانین بەو دەنگە تایبەتە لەگە مامۆستا ڕێبوار و مامۆستا ڕەوان. زۆر سپاس بۆ دووبارە بوونەوەی بەرنامە بۆ ئەو بینەرە جوانە ئینشەڵڵا خزمەتێکی جوانەکە ئینشاءڵڵا بە ئیزنی خۆی ڕازی بێت شڵە خودێ پێر بنوێست. كشتي سواري طوفان وياري كشتي سواري طوفان وياري نوحي توب بخوايا
محمد وعلى آل محمد محمد وإيش الله خودش ترى أبدأ هرب مينت سلامت هذا هم مناجات بي هم دعاء بي هم مقام بي پاڕانەوەیەکی زۆر جوانە دوێنێ شەو مامۆستا مەلازانەی خەیام نووسی بووە و حەزم کرد لێ وەرگرم و بەرهەمەکی گەرم بێ بەڵێ باسی دوێنێشەوە کرد لە دوێنێشەوە تۆ لە هەولێریت و تا ئێستا بڵە لە دوێنێشەوە چی و کردووە تا ئێستا ئامارمان بەرێ خۆتان ئامارتان لە سپاس بۆخوا بەشداری زۆر مەولودم کرد هەتا ئەم دقەی کە هاتوون بۆ ئەم بەرنامە جوانە بەشداریم لە 5 مەولودی پێغەمبەرا کردووە صلی الله علیه وسلم لە دوێنێشەوە هەتا ئێستەیتر بە نوێژی سەڵات و تەسابیح و عنی مەولود و قەسیدە و مەدح و سەردانی 5 مەولودم کردووە و لە هەر 5 مەولودەکەشی قەسیدە وترا و بەڕێوم بن ئێمە کۆتاییەکەی نیاسبەیش بەردەوامێ بیت لێرە وەڵاهی ئەگەر بمێنەوە بەرنامە هەیە بەڵام وعدی سلێمانیشم ماوە تا بەیانی تا دوو بەیانی تا سێ بەیانی بە بەرنامەی تر بە مەولودی ماڵان ئەی بۆ جژن حاضر کردووە جژن یان بەس دەچێ جژن و خزم و کەس وەڵاهی هیچ جژنێکیشی سراحەتمان نەبوو یعنی ماڵ هەبووە پرسەی هەبووە تەلەفۆنیان کردووە کابرا چونکە ڕاستە جژنی موسڵمانانە و ڕۆژێکی خۆشیە بەڵام بیری شەکەینەوە کە ئەو بە جۆرێک دڵتەنگە خەمبارە کارە ساتی لێ قەوماوە دڵی تەنگە خەفەتێکی هەیە ئەچین بەدەم ئەویش یعنی زۆر جژن بە سوپاس بۆ خواسە بەیانەکەی مەراسیمم هەیە نان خواردن لەگەڵ عایلە و خانەوادەی خۆمە دوای نوێژی جژن و وتاری جژن نان ئەخۆم و ئیسراحەتەکەم بەڵام ڕاستەوخۆ موعیدی دوو بەرنامەم هەیە کە ساڵانە هەر ئەو ڕۆژی بەیانی جژنە حیجزم یەکێکیان مەراسیمی کارپشتیوان نووری بەدەویە کە ناسراوە بە ڕزگاری گەردەلول ئەوە هەموو ساڵێک ئەبێ بەیانەکەی لەوێ ئامادە بە بۆ قورئان خوێندن و مەراسیمی بچمە ڕەخی مامۆستا ڕێبواری مامۆستاڕۆن خێرە مۆزە هەردووکتان بە ڕەشپوشی وهاتی تەنسیقێک هەبووە شتێک هەبووە شتێک بۆ ئاگامان لێ نییە ئەوە چێ گوتی بەدجلی ڕەشەوە بچین ئەتوو بوویان مامۆستاڕۆن ڕاقی ماشەڵڵا جوان ڕاقی ئێوە چ بەرنامەتان هەیە ئەوە مامۆستا ڕەوەند باسی کردەوە هەموو ئێستا لە کەناڵی ئاوا هەندێک مایکەکەش نزیک لە کەناڵی ئاوا بۆ مانجی ڕەمەزان ئەوە بۆ دووەم ساڵە 30 حەڵقە ئێواران نەوای ڕۆحی دەستێتەوە تۆمار دەکەین لەگەڵ چەند موزیک ژنێک بە هاوکاری مامۆستا مەلادەشتی ینی بینەرێکی زۆری هەیە و سلام و ڕێزیشمان بۆ ڕێزمان هەیە بۆ مامۆستامان چەکەم خۆشەویستی منە و بەرنامەشی تایبەتی جەژنیشمان هەر لە کەناڵی ئاوا تۆمار کردو لەگەڵ مامۆستا دەشتی مەسەلەن سوورەتی ڕەحمانی خوێندووە دوای ئەویش مەراسیمی جەژن ئەڵڵاه وەکبەر ئەوانەمان هەموو تۆمارمان کردووە ئینشاءڵڵا ئەگەر بینەران پێیان خۆش بی لە کەناڵی ئاوا تیڤی دەتوانن بینەری بن بەڵام لێرەش بە شێوەیەکی زیندوو حەزەکەن بینەریشتی دیکە ینی بەرهەمی دیکە ئێوە بین لێرەش لەگەڵ کاکڕۆندا چەند شتی جوانمان ئامادە کردووە جا ناوێ خودەی لێ بینن نوکە لە خزمەتی مەقامە لاواندنەوە نییە هەندێک کەس لەوانێ بە لاواندنەوە تێبگا بەڵام ئەمە ڕۆژێک پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کۆڵانێکە ئەڕوات لە سەردەمی خۆیان ئەبینێ مناڵێکی بێباوک و بێدایک دانیشتووە ئەم مناڵە سەیری مناڵەکانی تر ئەکا زۆر بێنازە مەقامێکە لەسەر ئەو سۆزی مناڵە کە دانیشتووە بێباوک و بێدایکە خەڵکە بینێت جەژنەکا و ئەم جەژنی نییە بە بێدایک و بێباوک بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی ئەگرێت و ئەیکا بە کوڕی خۆی ئیشەڵڵا خزمەتی پێەکە لەگەڵ بینەرەکان
جەژندا بە کۆڵانێک تێپڕ بوو پێغەمبەری خودا جشننا الله 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 الله
شوات خلواتنا يا رسول الله مضي خيارات الله بدات شوات خلواتنا بوانك يا مضي خيارات عزيزك يشعل بنوسون بوانك يا مصطفى الكرم يا المدى الله وی اشلا خودش و راضی بید دنگت خوش صحت هر بمینید دنیا خواست و سپاس دستتوانت خوش چای من سلام دنیا خوا او پیامش اشلا بگه تهمی دولمنده طیبتیجی هی و رمضان پیروز دا کل روزه تبتنی ما ندی برای جشن بچین دیش وقت تاری کاریا ایتیما سیویا به بابا به دیکاب که طیبتیجی کیف کو زارو که تو بن محاولة بكت حاول بدن وكيف بو زاروكت سيويا زاروكت بباب طيبة تيجي في جشن تدرس بكن واري كاريوانا بكن طيبة تيجي في دميدا بارك باش داكو كيف وانا جبت وكي زاروكت والله اما چون الله باسی بابەتەکە مان خواردنی ڕۆحی بوو لە دینی ئیسلامە کە چۆن بێت هەمومان خەمی ئەوەمانە کە ئینشاڵڵا بتوانین باشترین چاکەکان بۆ بکەنە تێشووی دوا ڕۆژمان و ئەوانەی کە کەفالەتی یەتیمێک ئەکەن یاخود کەفالەتی ئەبناڵێکی بێباوک نازدارێک ئەکەن ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم هەردوو پەنجەی خۆی ڕێک دەکات و ئەڵێ ئەنا وەکافل اليەتیم هەکەذا فی الجەنە کاتە با لە بیریان نەکەین دەم شەوانەی مانگی ڕەمەزان وەختی خوددا جگە لە ئێستاش کاتەکان بەستە من ئەو بیانێت وەختێکی گەلێک تایبەتدا مامۆستاڕەوەندی ئەف یعنی تو بێژی ئەف سرودە تایبەت پێشکەش کرد دەنگی خۆی تایبەت ئیشڵا ئەو پەیام دەنگی تێ تایبەت گەهتە ئەمی دەوڵەمەندە ئەوی کاری هەژارە تایبەتیژی سێویە بکەن خودش ڕازی بێتش زۆر پاستانەکە ئەوە دوو مادەی کوردی پێشکەش کرا تقریبا سێ کوردی تریشمان ماوە خوان یعنی کوردیەکان زۆریان پێخۆش بوو گەڕیانێک بڵێن ئیشەڵڵا بە دڵی ئەوان اینجا بۆ عەرەبیەک پێشکەش نەکەین ئەوزا بچینە گەڕیان بە کەیفی خۆتە نازانم ئێوە چونتان پێ چۆن مرتاحن ڕێککەتی زانام هەست پێ دەکەم بەدڵ نییە مامۆستاڕێک یان حەزەکەی ماوسەڕەوەند ئیسراحەتێ بکات کاکە ڕێبوار و کاکە ڕەوان شتێک پێشکەشکەن ئەم ئیسراحەتە پشوێ وەرگێت و یا ئەڵڵا یا ئەڵڵا
خۆشە کاکە ڕوان من بیری ئەوە مەگرتم بۆیە بە دەستەکان خۆش بێ دەستان خۆش بێ کاکە ڕێبان باش با بزانین جاریشتە کاتمان وایە ماوەوە نییە جا حەز دەکەی ئەو جارە بە هەردوو مامۆستا زۆر باش استراحەتێککەن ئەو ئەف شەوە شەوێت قەدرن دوعا دوان شەوە دەگەلک گرنگن ئەگەر دوعاکە کورد بکی گەر سەڵەوەدانە کرد سەر ڕەحە پێغەمبەر سەڵ سەر بن یا کورد بت تا پشتی هینگی یەکسەر سرودەکە تایبەتی عەرەبی اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم يا من ترى مكاننا وتسمع كلامنا ولا تخيب رجاءنا اللهم ارزقنا زيارة بيتك الحرام وزيارة مسجد رسول الله في المدينة المنورة برحمتك يا عزيز يا كريم اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وجلاء همومنا وغمومنا إلى جناتك جنات النعيم اللهم انفعنا به وعلمنا على تلاوته آناء الليل وأطراف النهار برحمتك يا عزيز يا غفار اللهم إنا قد حضرنا مولد نبيك وصفوتك من خلقك فافض علينا ببركته خلال العز والتكريم واسكننا بجواره جنات النعيم ومتعنا بالنظر إلى وجهك الكريم يا أرحم الراحمين اللهم إنا نسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والسلامة من كل إثم والغنيمة من كل بر والفوز بالجنة والنجاة من النار برحمتك يا عزيز يا غفار يا رب إخوايا لم شودا دسي دعاء نساء بارانا وبرزكين يا رب إخوايا رحمن بيبكي عاقبت من بخير جيري سلبي سر مرد من نكي بأمتي راسخين حضرتي محمد المصطفى خلق مامكي يا رب إخوايا هركسيك يستا بآميني هر يقلبي نران يا أرحم الراحمين آمين كينو دسي دعاء برزكين علين يا بديع السماوات والأرض يا ذا الجلال والإكرام هر کەسێک ئێستا لە خەستەخانەکانە یا لە هەر ماڵێکە لەم کوردستانەیە زەلیلی سەرجێ و نەخۆشی هەیە تۆ خوایەکی غەفور و غەفاری یا ڕەبی خوا بۆ خاتری جاهی پێغەمبەر صلی الله عليك يا سيدي يا رسول الله نەخۆشی سەرجێ هەیە زەلیلی هەیە مبتەلای هەیە کەفتەکاری هەیە خوایە بە ئەرحەم الراحیمینی خۆت لەبەر خاتری گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەرەکە و لەبەر دوعای دایکێکی سەرسپی لەبەر دوعای باوشێکی سەرسپی تۆ ئیستیجابەی دوعاکەی بکەیت و شیفای بەڕەحمەت بۆ هەموو نەخۆشیەک بنێری یا ڕەبی خوار کەسێک مناڵی نابێ مناڵی پێ عەتا بکەی ئەوەی مناڵی هەیە مناڵەکەی بۆ سالح بکەی ئەوەی کرێچیە بە خانی خۆی شادی بکەی ئەوەی خانی خۆی هەیە خێر و بەرەکەت بڕژی بەسەر ماڵ و سەروەت و سامان و ئەولادەکانیە یا ڕەبی خوایە بۆ خاتری گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەرەکەت ئەو برا پێغمەرگانە بپارێزی کە ئێستا وەساون دیفاع لە خاک و عیزەت و شەرەف و کەرامەت و ناموسی ئێمە و من و تۆ ئەکا یا ڕەبی خوایە ئەو چەکەی کە گرتوێتی بەدەستیەوە بە دوعای دایشێکی سەر مسلمان بە دوعای باوشێکی سەر مسلمان بە دوعای باوشێکی ڕسپی و بەتەمەن خوایە بە دوعای ئامینی مسلمانێک یا ئێمە تۆ نەسڕەتی بیت بۆ دیفاعکردن لە خاک و وڵات و نیشتیمانمان یا ڕەبی خوایە ئەم بەرنامەیە هەر گەشاوەتر بکەیت ساڵ بە ساڵ خزمەتی جوانتری مسلمانانی پێ بکەین هەزار هەزار سەڵەوات لە دیداری پاچی پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە هەر کەسێکی ژێستە لە ماڵەکانی خۆتانەوە دەستی دوعاتان بەرز کردوێتەوە داواکارم لە قاپی ڕەحمەتی خوا و خۆشەویستی پێغەمبەر دوعای هیچ لایەکتان ڕەتبوونی نەبێت کرابێتین بە هەر وەکیلێک بۆ دوعای خێر خوای تەعالا دوعای ئێوەش قبوڵ بکات ئینشاءالله خودش ڕازی بێت هەموو دەست پێ بکەن و سرود عەرەبی
يا أرض الحجاز حبيب لي فيك يا أرض الحجاز حبيب في الأرض محمد وفي السماء أحمد وعند الإله محبوب وطيب أنا روحي فداء روحي فداء لقبر ولروضة أنت ساكن فيه العفاف وفيه الجود والكرم صلى عليك الله يا علم الهدى يا بدر الدجى ما دامت الأنوار والظلماء وي ان شاء الله خودش راضي بيت وي خودي بخير بنوست ان شاء الله چای مرن او برهمی و گوتی کردی کی شگبی کامل ما ئەو مستری بار ما بەرهەمە مستری کوردێکی کەوتان بەرهەم سێ بەرهەممان ئاوا دەکە دوودان کوردی پێشکەس گەڕیانەکە دانێ بەسەر چاو ئەو قەسیدەیە مەبەستی خوای گەورەیە ئەگەر لوتفت هەبێ یا ڕەب ئەڵێ ئەگەر لوتفت هەبێ یا ڕەب ئیمان ئەبێ بە پەرژینم لە باتی سەیری دنیا بکەم بە چاوی دڵ تۆ ئەبینم ناوێ خودی زۆر خۆشە أجر لوتف
وەی دەست خۆش وەی خۆش ڕۆزی ساغ بێ دەستت خۆش بێ ئەمە گەڕیانەکە بووە بوو جاوا بووچی نۆڤەی گەڕیۆنە ڕیتمەکەی گەڕیانە هەفسەر هەشت چی ینی چ هەفسەر هەشت دەفێ ئێمە هەر بە شێوەیەکی گشتی ڕیتممانەیە موزیک پێکاتوە لە ڕیتم و موزیک لەگەڵ ناوی هەیە و ڕقەمی هەیە ڕیتمی چێشی سادەمانەیە لەگەڵ چێشی لێکدراوە چێشی سادە 2 لەسەر 4 3 لەسەر 4 4 لەسەر 4 بە بیرکۆری و فیزیا و هەمیە تێدا حتەوێ نۆتەی موزیک بینی لاتەکەی مەسەلەن کلیلەشی سۆڵ دەکرێت یان کلیلەشی فا یان کلیلەشی دۆ دوایی ژمارەکە دەنووسێت ینی ڕیتمی ئەو موزیکەیان ئەو سرودەیان ئەو گۆرانیە میلیۆدەکەی بۆ شێوەیە ئێستا ئەوە 7 لەسەر 8 بوو ڕیتمێکی تایبەتی کوردیە گەڕیان بە زمانی کوردی واتە گەشت و گوزار ئەوەیە کە دوو جار دم تەک تەک ئەنە باشە خۆی حازر کردی تەقل زۆری گەڕیان هەیە بەلەدی جۆرجینا هەیە عنیەوە ناوەکانێتی 6 لەسەر 8 هەیە ڕقەمیشیانە جاما و ساڕێ بەر دیارە ها بە شتێکی بچووکەڵم دیارەکە ئاوە تا ئیش لەسەر بزانە على سەزنەها هەر باشە ئێوە چەند بەرهەمتان ماوە وەڵایی بەرهەمان زۆر ئامادەیە باش چونکە ئێمە هەموو جار ژبان و من چۆنەڵێ ڕێکەوتنەکەین لەگەڵ میوانەکانمان کە ئێتر ئێوە میوانین و چۆنەڵێ ئەهلی بیتن دەدەقەیەکمان ئەمێنێتەوە دەدەقەمان ماوە بەشی ئیشەڵڵا بەرهەمێکمانەیە لەسەر داواکاری خەڵکێکی زۆر کە خۆم تیا دەفلێ بم پێشم خۆشە مامۆستا بێ ئەدەبی نەبێ لە خزمەت ینی بە هەردووکتانەوە دەفلێ ئێن و تۆش لەگەڵیا شەڕیداڵیت باشە دەفۆتە چۆن مرتاح بێ لای مامۆستایە ئێمە دەتوانین ئەمە دوا بەرهەمیان بەرهەمیشتر دوو حەز دەکەین یەکەک پێشکەن دوای خواحافز دەکەن دوای دووەم بەرەم بۆی بەرهەمی یەکەم با بڕوا دوای خواحافیزیەکەین بۆی هەردووکتان دەڵاوایش لە بینەران بکەین چاوەڕێ Yeah.
وی خودش فرازی بود و دنگی و خوش دست بید خوش باشیوا افشوا دومایک بینید چی ما وقت گله که کورتی ما دبر همه دومایک جی بگ و پیشکش کن باوی فریاکون فرازی بید شوا خوش جوان اولا ام جاران سری من پیت بلام اولا باشیوا اولا باشیوا بخیر و صحت و برکت و جبیر نکن بخوجی دعا گلک کن چونکی شوید رمضان و پیروز گله کیمیت ماین افشوا صبای شویا مای شرطنی نکاده دوز باب شوی جیمینت یا نه دعا گله کن نوه ماجی بخیر خو بکند نوه دعا دا بگمان جوان جا پر بدل ئەوە دەخوازین دوعا دەکەین لای خوای گەورە ئینشاءڵڵا میوانێکی ڕوحسوک ببێتین لە ماڵەکانتان و ئینشاءڵڵا ئەم بەرنامانە ببێت بە یاد و یادەوەریەک ئینشاءڵڵا گەر تەمەن هەبێت ساڵێکی تریش لەگەڵتانوین هەرچەند خۆ ئەم شەو ئەوە نەبێ کۆتایی هات بێت و ئینشاءڵڵا سبەی شەویشمان هەیە و علم عند الله نازانین دوو سبەی ئەکرێت جەژن یاخودنا بەڵام تا ئەو کاتێک کە دەزانین مانگی ڕەمەزانە و لجنەی فتوا بڕیاری ئەوەدات کە جەژنا ئەوە ئێمە لەگەڵتانە ئەبین. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. صلواتك لبنا سرحة بكم صلى الله عليه وسلم. السلام عليكم. خاتع لك.
نجاة بالغ داب روحي فخري عالم صلوات